پێغەمبەری خۆشەویستمان صلی الله عليه وسلم لە حەدیثێکی صحیح مسلمدا دەفەرمێت لە ڕۆژی قیامەتە خوای گەورە محاسبەی عەبدێکی خۆی دەکات. خوای گەورە دەفەرمێت فڵان کەس فڵان عەبدی من باشم من نەخۆش بووم بۆ سەردانی منت نەکرد. ئەوش دەڵێ خوای پەروەردگار تۆ خوای پەروەردگاری هەموو عالەمی تۆ چۆن نەخۆش دەکەوی هەتا من سەردانی تۆ بکەم. خوای گەورە دەفەرمێ ئەی نازانی فڵان عەبدی من نەخۆش بوو فڵان عەبدی من نەخۆش بوو تۆ سەردانیت نەکرد. ئەگەر سەردانی ئەوت بکردایە ئەوە لای ئەو منت ئەبینی. ئەمە یەک واتە پاداشتی گەورەت ئەدەمەوە لەسەری و ئێستا پاداشتەکەی لای من وەرت ئەگرت. فڵان عەبدی من نەخۆش بوو ئەگەر سەردانیت بکردایە ئێستا پاداشتم ئەدایتەوە کەواتە ئەو کەسێک کە نەخۆشە لەخوا نزیکە لەخوا نزیکە با دوعا بکات. ئەگەر سپاسی خوا بکات خۆشەویستی خوایە خوای گەورە خۆشی دەوێت. کەواتە لە ڕۆژی قیامەتە خوای گەورە محاسبەت دەکات لەسەر ئەوەی کە نەخۆشیەکە بووە عوزریشت نەبووە سەردانیت نەکردووە. ئەوەندە ئەو عەبدە خوا خۆشی دەوێت ئەوەی نەخۆش بێ و شاکر و سپاس گوزار بێ. خوای گەورە دەفەرمێ من نەخۆش بووم بۆ سەردانی منت نەکرد. عەبدەکەی من نەخۆش بوو ئەگەر سەردانی ئەوت بکردایە ئەو کاتە تۆ پاداشتی گەورەت لای من وەردەگرت. کەواتە سەردانیکردنی نەخۆش عیبادەتێکی زۆر گەورەیە. ئەو کەسێک کە نەخۆش بێ لەخوا زۆر نزیکە بۆیە سەردانی بکەن دوعای خێری بۆ بکەن. بەڵام کە ئەچن بەلای نەخۆشیش داواکاریەکم لێتان هەیە کە بە تایبەتی بە تەمەنەکان زۆر جار ئەچن بەلای نەخۆشەکە ورەی نەخۆشەکە ڕوخێنن. یعنی بە ئاشکرا لێ فڵان کەس ئەمە نەخۆشەکەی فڵان کەستە فڵان کەس مردووە. ئێمام حاجیگیان چی پێویستەکەم قسەیە بکەی دەمی خۆت بۆ ناگری بەخوا گوێم لێ بۆ لە ئاوا دانیشتمە لە ناو لای نەخۆش یەکێک لەوانە بە هاوڕەکەی تۆ بەخوا فڵان کەس ئەمە نەخۆشەکەی فڵان کەسێتی خوا ڕەحمی لێ بکە. برای بەڕێز ئەمە کەی ئیشی ئینسانی عاقڵ و تێگەشتووە. فەقیرە خۆی نەخۆشە بێتاقەتە تۆش ناوی مردوویەکی بۆ دێنی ئەی دەبڵێ ئینشەڵا چاکە بیتەوە خوا بەدەسەڵاتە بەتوانایە هەموو شتێ لای خوا ئاسانە. خوای گەورە بێ شیفات بدا شیفات ئەدات. پیاوێکم دەناسی کاتی خۆی ئەسیری شەڕی کۆیت بوو بە دیری گیرا لە ئەمریکایە. ئێستا لە ڕووداوێکە تووشی ڕووداوێکی سەخت بوو سەیارە وشت حەبلی شەوکی بچڕا تەواو. دکتۆر کە چوو بەلای دکتۆرەکە دەڵێ خۆم دەمناسی قسەی لەگەڵ خۆما کرد. وتی کە چوومە لای دکتۆرەکە وتی دکتۆر وتی لە ساڵی نەوەتەکان باسەکەم لە ئەمریکا. وتی دکتۆر وتی بەیانی ئەم شەو ئاخر شەوتە لەسەر زەویە تەواو کۆتاییت پێ هاتووە هیچ ئومێدێک نەماوە بۆ تۆ چونکە وێران بۆ بە تەواوەتی لە مردنایە. هەڵێ سوێن بە خوای گەورە شەو دەستم کردە نوێشکردن و عیبادەتکردن لە خوای گەورە زۆر پاڕامەوە. هەڵێ کە بە خەوم پیاکەوت کە خەبەرم بۆوە سوێن بەخوا چاک بوومەوە. بەیانی ڕۆشتم بەلای دکتۆرەکە وتی وەڵڵاهی باوەڕی پێم نەکرد تۆ چۆن چاک بیتەوە. ئەی خوایە بتوانێت تۆ لە ئاوێ دروستکە لای خوا چییە حەبلی شەو چییە فەقەراتە سەرێشەیە نەخۆشی هەر شتێکە فەرمیت چاک بەرەوە چاکە بیتەوە تەواو. بۆ مام حاجی بێ ئومێدێکێک لێ وەک فڵان کەس وای بەخوا خوا ڕەحمی دەکات تازە مرد. نا برای بەڕێزم قسەی باش بکەن. پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم کە لای نەخۆشێک بوون قسەی جوان بکەن قسەی باش بکەن. پێویست ناکە کابرا بترسێنی بیتۆ قەیری فەقیرە. بەخوا کاکە چی نەخۆشی سەرەتانتە ئەی هاوار خوا ڕەحمە لێ بکە وا مەڵێ بڵێ ئینشەڵا چاکە بیتەوە مەی تۆ قێنە. کەواتە ئەمە زۆر گرنگە. خوای گەورە نەخۆشی خۆش هەوێ تۆ پێویست ناکە خەفەتی بدەیتێ ئەو نەخۆشەی کە سوپاسی خوا دەکات.